لە کاتێکدا حکوومەتی عێراق باز لە سەپانی یاسا دەکات کەچی سیاسەتەکانی پێچەوانەی و لایەنە لە کەرکووک نیشان دەدەن و پەرلەمانتەرانی کوردیش لە کەرکووک ڕایدەگەێنن سیاسەتەکانی بەغدا لە کەرکووک پێچەوانەی دەستورن. ئەوەی کە حکوومەتی عراقی لە کەرکووک ئەیکا کارێکی ناشایستەی نادەستوریە و کار نەکردنش بە دەستور پێم وایە کارەساتی لێ ئەەکەوێتەوە و ئەو کارە نادەستوریانەی کە لێرە لە کەرکووک جێبەجێیەکەن لەوە سەرچاوی گرتووە کە بە پێی دەستور دەبێ ئەم ناوچانە بە هاوبەشی ئیدارە بدرێ تا ئێستا بە هاوبەشی ئیدارە نەدراوە ئەبێت تعریب ڕاگیرێ تا ئێستا نەگڕانەگیراوە تعریب زیادی کردووە گۆڕینی دیموگرافیای ناوچەکە بە ئاشکرا و بە وازحی تا ئێستاکە نزیک لە 2000 ماڵ گەڕاوەتەوە هەمووشی بۆ ئەوە دێن کە لێ لەم شارە دەنگ بدەن بۆ ئەوەی لستی عەرەبی یان پێکاتەکانی تر جگە لە کورد لەم شارەیە زیادی بۆ ئەوەی دەنگی کورد ژێر بخەن. بوونی کورد و دەور و ڕۆڵی کورد لە منتیقەیە زۆر کەم کراوەتەوە ئەتوانم بڵێم لە هەندێک مەناتق بوونی نەماوە و ئەمەش تەئسیری تەواوی لەسەر پرۆسەی پێشکەوتنی ئەم منتیقەیە لەسەر ئەمنیەت و استقراری سیاسی و ئەمنی لە منتیقەیە ئەبێت و هەروەها گەشەکردن لە منتیقەیە ڕوونادات بۆیە من مەترسیدارە لە کاتێک کە تۆ فەرزی ئیرادەی یەکتەڕەف بسەپێنی بەسەر ئیرادەکانی دیکە و شەراکەتێکی حەقیقی لە حکومڕانی لە منتیقەیە نەبێ و تەداعیەتی خراپی لێ دەکەوێتەوە ئومێدەوارین کۆتایی پێبێ و ئومێدەوارین هەردوو لا بەجددی دراسی ئەو دۆخە بکەن کە ئەمڕۆکە لەم ناوچانە ڕوویداوە. چاودێرێکی سیاسیش ڕای دەگەیەنێت حکوومەتی عێراق پێشێری ناوڕۆکی دەستوری عێراق دەکات و زم و جۆڵەکانیشی لە کەرکووک بۆ ئاراستەیان گۆڕانکاری دیموگرافی لە دژی کورد لە ناوچە زیێناکۆکاندا زیندوو بکەنەوە. چۆن شارەکانی یاریمی کوردستانی فەرامۆش کردووە هەروەها فرامۆشکردن لە کەرکووک شابین لە سەرجەم بوارەکانە هەوڵەدا بۆ گۆڕینی دیموگرافیای شاری کەرکووک هەوڵەدا بۆ گۆڕینی زیاتری تعریبی شاری کەرکووک هەوڵەدا پۆستەکان ئاڵوگۆڕیان پێ بکات کوردەکان دەرکاتووە دەریان نێت و خەڵکی عەرەب و خەڵکی شۆڤێنی بێنێ لێرە جێگایان بکاتەوە و حکم و دەسەڵات بکەوێتە دەست ئەوان دیارە ئەمە زەنگێکی زۆر ترسناکە پیشانی کەرکووچیەکانیەدات ئێمە دیارە لەم بارودۆخەی ئێستاە یەک چارەسەرێکمان لە بەردەمە ئەویش ڕۆژی هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراقەکە قەرار وایە 12/5 ئەو هەڵبژاردنە بکرێ من لێرەوە ئومێ دەکەم هەموو کورد بە یەک دەنگ هەموو کورد بە یەک ڕوحیەتەوە هەوڵ بدەن عاقلانە و حەکیمانە ئەم چارەسەری ئەم کێشەیە بکەن ئەویش بە چوونیان بۆ سەر سندوقەکانی دەنگدان و خواست و ویست و داواکاری شەقامی کەرکووکە لە ئێستادا باریەمنی لە شاری کەرکووک بۆ پێشەوە بچێت و کۆتایی بە پێشێرکارەکان بێت و دۆخی سیاسی کەرکووکیش بە پەیمادەی 140 لای بکرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.